فرمێسکی دڵشکاوان بە کەم مەزانە. ئەوە ئاەتەکە فێری ئەوەمان دەکا. کەسێک ئازیزیەکی لێ مردووە لەو کاتەدا کە لەسەر جەنازەکە چۆن دەگری و دەکوڵێ، ئەو فرمێسکانە بە کەم مەزانە. کەسێک حەز دەکە هاوسەرگیری لەگەڵ کەسێک بکە و دڵخوازێتی لە کەج لە کۆڕ بە حەڵاڵی بە پاک و خاوێنی بە شەرعی خوا ناگونجێ و بە نسیب نابێ، فرمێسک بە چاوی دێتە خوارەوە، چونکە پێشتر دڵی کوڵاوە. ئەو کەسەی تووشی زەرەرێکی مادی بووە، دوێنە دەیبەخشی، دوێنە ماڵی گەرم و گوڕ بوو، دوێنە دەستی بە گیرفانی پڕ لە دۆلار و دینارا دەکرد. ئەمڕۆ لە شکستێکە لە بەرزبوونەوەی نرخی دینار و دۆلار و زێر و زیودا هیچی بەدەستەوە نەماوە، ئەوەندە مەحزوونە فرمێسک بە چاویا دێ. ئەو فرمێسکانەی بەکەم مەزانە. ئەو کەسەی لە هاوسەری جیابەتەوە لە ناخەوە وەکو مەنجەڵ دەکوڵێ، کاتێک کە قسە دەکا ژنە یان پیاوە سەیری ڕابردووی خۆی، ژیانی فەوتاوی خۆی، ڕووخانی کۆشکی هاوسەری بێنازبوونی منداڵی دەکا، فرمێسک بە چاویا دێ. ئەو فرمێسکە بەکەم مەزانە. جارێ لەسەر تەلەڤیزۆنتە دەیبینی، جاری وا لەناو خزمتە، جاری وا میوانتە. ئەو کەسەی کەوا نەگەیشتووە بەو کۆلێژەی کە چەند ساڵە دەخوێنێ، 6 ساڵی بنەڕەتی، 9 ساڵ ئەوە تا قۆناغی 9 بنەڕەتی، 3 ساڵی ئامادەی، ژواتە 12 ساڵ ئاواتی ئەوە بووە لە فڵان کۆلێژ وەرگیرەکە دڵخوازی خۆیەتی. ئێستا بەهۆی سیستمی سەقەتی وەزارەتی پەروەدەی حکومەتی فاشل و حکومەتی دایمە هەمیشە ئێکسپایری و خۆمانەوە کە هیچ بەرنامەیەکی بۆ دین و بۆ ژین نییە، بەس پارە دەخوا پارە لوش دەدا، پەرلەمانێکی ئێکسپایر، حکومەتێکی ئێکسپایر وەکو دەرمان و خواردنی ئێکسپاری ناو بازاڕەکەی لێهاتووە. تەماشا دەکەی ئەو خوێندکارە چارە نووسی لەسەر چەند ئیمتیحانێکی چەند تاقیکردنەوەیەکی پۆلی 12 بەندە کە دەسێ دەکات نمرەکانی کەمترن، بە کۆلێژی دڵخوازی خۆی ناگا، بەدەست خۆی نیە چاوی پڕ دەبێت لە فرمێسک. ئەو فرمێسکەی لە ماڵەوە بەکەم مەگرە، بە نرخ تەماشایکە. چی بۆ بکەین بۆ چاوی پڕ لە فرمێسکەکان؟ بەڕێزم، دڵنەوایی بکە. تۆ دەسەڵاتت هەیە دڵنەوایی بکە، بە قسە دڵنەوایی بکە، خەمەکەی لەگەڵ هەڵگرە، قاقا لێمەدا.